ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤا بە دیدارتان شا دەبین. تەوری ئەم بەرنمەی ڕاڤا کۆڕە و پەڕینەوە بەرە قۆناغێکی گرنگتر لە دوای ڕاپەڕینی جەماوەری خەڵکی کوردستان لە ساڵی 1991 و دووبارە ئەو گوشارە گەورەی کە حکوومەتی عێراقی حکوومەتی دیکتاتۆری بەعث لەسەر خەڵکی کوردستانی دروست کرد، کۆڕەوی ملیۆنی خەڵکی کوردستان جارێکی تر هاوار و زایاڵی خەڵکی کوردستان بوو لە پێناوی ئازادیە، لە پێناوی سەربەخۆژیانە، لە پێناوی کوردستانی بوونەوەی خەڵکی کوردستانە. ئەم بابەتە ڕاڤەکەین، شیکاریەکەین بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست کاک شیروان عەبدوڵڵا، بەرپرسی لیژنەی ناوچەی پیرەمەگرونی پارتی دموکراتی کوردستان. کاک شیروان خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس بۆ قبولکردنی ئەم بەرنامەیە. کاتێکە پرسیارێکمان ڕوبەڕوو ئەکرێتەوە لەسەر کۆڕەوی ملیۆنی خەڵکی کوردستان، دەبێ بگەڕێنەوە بۆ ڕابردوو. بەڕاستی خەڵکی کوردستان و بزرگتنەوەی ڕزگاریخوازی کورد لە باشووری کوردستان ڕۆڵی کاریگەر و گرنگی هەبووە لە با بڵێن بەرپاکردنی شۆڕش و ئەو ڕاپەڕینانەی کە لە ڕابردوو هەبووە. بۆیە لە ساڵی 1991 ڕاپەڕینی خەڵکی کوردستان دەرەنجامی کۆڕەوی لێکەوتوانێ، ئەو کۆڕەوێکی ملیۆنی خەڵکی کوردستان کە خەڵق بە تێگەڕاوە و ڕیفراندۆمێک وەزعی سیاسی عێراقیان ڕەت کردوانێ و ئەو دۆخی کە با بڵێن حیزبی بەعس و سەدام حوسێن کە قیادەی عێراقی دەکرد، ئەو دۆخیان ڕەبس کردوانێ و خەڵق چیاکانی هەڵبژارد. ئەوە بوو کۆڕەوی ملیۆنی لێ. من میز لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە ڕاپەڕین کاتێک ڕاپەڕین سەری هەڵا لەبەرەوەی ڕاپەڕین گوزارش بوو لە بۆچوونی خەڵکی کوردستان لە کوردستانیان، خەڵک بە ئاستێکی زۆر گەورە بەشداریان کردوە. ڕاپەڕینی خەڵک بوو بەڕاستی بەر لەوەی ڕاپەڕین هێزە سیاسیەکان بێ، هەرچەند بۆ نمونە هێزێکی پارتی دموکراتی کوردستان کە ڕیشەیەکی مێژووی هەیە لە کوردستان و یەکەمین حیزبی دایکە لە کوردستانە، بەڵام هەمیشە پارتی بخۆشی وەکو هێزێکی واقعبین ئەڵێ ئەم ڕاپەڕینی خەڵک بوو، خەڵکی کوردستان ڕاپەڕین. ینی ئەمیست سەرنجی بەڕێز بزانم لەسەرەوەی کە ڕاپەڕین لەبەرەوەی کە ئەڵێن چرکەساتی یەکدەنگی و یەکڕەنگی خەڵکی کوردستان بوو، هەر بۆیەش ڕاپەڕین سەرکەوت و ڕاپەڕین تا کەرکووکی دڵی کوردستانیش چوو. خوێندنەوەی کاک شیروان چیە بۆم بابەت؟ بە هەمان شێوە منیش هاوڕام لەگەڵ هەموو ئەم بچۆنانەی کە با بڵێن ڕاپەڕینی خەڵکی کوردستان ڕاپەڕینی سەرجەمچین و دۆژەکانی خەڵکی کوردستان بووە. ڕاستە پارتیمان پارتی دموکراتی کوردستان ڕۆڵی بەرچاو و کاریگەری هەبوو. ئەگەر بگەڕێنەوەوانێ بۆ ئەرشیفەکانی یەکەم ڕۆژی ڕاپەڕین دەبینین جەنابی سەرۆک بۆ خۆی دابەزیوە لێرەوانی ئازاتی داوە بە خەڵکی کوردستان کە ڕاپەڕین بکە، بەڵام لە هەمان کاتیشدا ڕاپەڕینی خەڵکی کوردستان بووە، ڕاپەڕینی حیزب و لایەنێکی سیاسی نەبووە، کۆی با بڵێن بە عەمەلی خۆمان بینیمانە. کاک شیروان سەبارەت بە کۆڕە و کاتێک ئێمە بینیمان دوای ڕاپەڕین حکوومەت عێراقی بەو هێز و گوژمە زۆرە کە پەلاماری خەڵکی کوردستانی یا بە تایبەتی لە مەنتیقەکانی کەرکووک و خانەقین و شنگالوانە قەتڵ و عامێکی زۆری کرد. ئەمە بۆ هۆیەوەی کە بۆ خەڵک جارێکی تر ڕوو لە شاخەکان بکە و ئەو فترەکەمە ئەو چەند ڕۆژەکەمەی کە لە دوای ڕاپەڕینەوە خەڵک ئازاد بوو، جارێکی تر خەڵک ویستی ڕەتیەوە بکاتەوە کە جارێکتر بگەڕێتەوە بەژێر دەسەڵاتی حیزبی بەعث. خوێندنەوە جەنابەت چییە بۆ ئەو یەکدەنگیە ئەو یەکڕیزیە ئەم ڕۆحی سەربەخۆخوازیە لە مرۆڤی کووردا کە ئامادەیە وڵاتەکەی خۆی جێبێ لە ڕووکاتە شاخەکان؟ زۆڵم و زۆری حیزبی بەعث وای کرد، وای کرد کە خەڵکی کوردستان یەکدەنگ و یەکڕەنگ بێ بەرامبەر بە ڕاپەڕین، بەرامبەر بەوەی کە داخلی ڕاپەڕینێک ببێ کە ئیتر لەم با بڵێن وەزع سیاسی ڕزگاری بێ، لەم وەزعی جینۆسایدی خەڵکی کوردستانە، ئەنفالە چیمیابارانە، جینۆسایدی بارزانیەکانە، یان هەموو ئەو شتانەی ئەنفالی با بڵێن خەڵکی کوردستان و دوجاریش فەیلیەکانە هەمووی لەدەست ئەو نەهامەتی ڕزگاری بێ. بۆیە کە ڕاپەڕین کرا، خەڵقیش کە لە 28/3 ئەوە بوو کە حکوومەتی عێراقی هجومی کردەوە بۆ کەرکووک و لە دوای ئەوەش خەڵکی کوردستان بە تێگەڕایی دەمەوە ریفراندۆم و کەرنەڤاڵێک با بڵێنەوە کە ریفراندۆمێک ڕەتی ئەو وەزعیان کردوانێ ئالێرا کۆدەنگی و یەکڕەنگی خەڵکی کوردستان دەرکەوت کە خەڵک بە یەکدەن هاوڕایە لەگەڵ با بڵێن لەگەڵ ئەو وەزعی کە ئەبێ بۆ کوردستان دروست بێ، وەزعێکی سەربەخۆخوازی. بۆیە حکوومەتی عێراق ناچار بوو لەوێ وەقفەیەکە بۆ سێ کۆمەلگای نێودەوڵەتیش با بڵێن هاوڕا بوو لەگەڵمانە. ئەگەر تۆ سەیری مێژوو بکەیت دەبێت بگەڕێتەوانێ بۆ ئەو داوایی کە فەڕەنسا و تورکیا و ئێرانیش کە کردیان لەسەر ئەو دۆخەی کە لەسەر سنوورەکانی تورکیا و ئێران دروست بوو. فەڕەنساش بڕیارێکی بردە ئەنجومەنی نوێنەرایش بەڵێ ئەنجومەنی ئاسایشەوانێ لە 3-4 ئەو بڕیاری بەردە ئەنجومەنی ئاسایشەوانێ. لە دەرەنجامی ئەو بڕیارە
بڕیاری 6هشت لێکەوتەوە. بڕیاری 6هشت چی بوو؟ بڕیاری 6هشت مەزڵومیەتی کوردی نیشاندا لەوێن کە کورد گەلێکن مافیان دەخورێت سەرکوت دەکرێن لە باشووری کوردستان وەزعیان بەسەر هاتووە پێویستە بپارێزرێن. بەچی دەپارێزرێن؟ هێڵی دژەفڕینیان بۆ کوردانە هێڵی سیولویاندانە هێڵی دژەفڕین و بۆ حکوومەتی عراقی بۆی نەبوو لە هێڵی دژەفڕین بەم لاوە بێت و ئەوە بکات. دوجاریش هێڵی با بڵێن 36شان بۆ جنوبی عراقدانە. ئەم دوو هێڵە دانرا بۆی کە با بڵێن حکوومەتی عراقی هەم نەتوانێت بۆ جنوب تەدەخولاتی فڕینی هەبێ و هەم بۆ باشووری کوردستانیش. لەو دەرەنجامەدا ئەم یەکدەنگی وای کرد حکوومەتی عراقی چی بکە؟ حکوومەتی عراقی هەموو ئەو ئیداراتانەی کە لێرە لە باشووری کوردستان هەبوو سەحبی پێ بکاتوانێت بۆ جنوب بۆ بەغا. ئەوە بوو ویستی فراغێکی ئیداری دروستکات. لە دەرەنجامی ئەم فراغی ئیداریە حکوومەتی هەرێمی کوردستان و کورد بە یەکدەنگی خۆی نەیهێش ئەم فراغی ئیداریە دروست ببێ. ئەوە بوو حکوومەتی هەرێمی کوردستان لێ بەرهەم هات. کاک شیروان باسی چرکەساتی کۆڕە بکەین. پێم خۆشە لەسەر ئەو بوەسین کە کاتێک ئەوەی کە بڕێز بە گشتپرسی بە جۆرێک لە ڕێفراندۆم باست کرد. یعنی کاتێک کە کورد یەکدەنگە بێ یەک گوتارە بێ و ئەو هەستە دەستە جەمعیە کە لە خەڵکی مای ڕەنگیایەوە یعنی خرۆشانێکی گەورەی لەسەر ئاسی ناوچەکەش لەسەر ئاسی ژیانیش بە دوای خۆیان هێنا لەوەی کە گەلێکەیە لە عێراق بەناوی گەلی کوردەوە قەتڵعامە کرێ ڕەشە قوژە کرێ پەلامارە درێ ناچار بووە شوێنی نیشتەجێبوونی خۆی جێبهێڵێ و ڕووکاتە چیاکان ڕووکاتە سنوورەکان سەرنجام. ینی پێم خۆشە قسەی لەسەرەوە بکەین کە لە دوای ڕاپەڕینەوانەیە یان لە دوای کۆڕەوە جارێکی تر کە پرۆسی سیاسی دروست بوو بەشە لە هێز و حیزبی سیاسی تەیاری سیاسی کاریان لەسەر پەرتکردنی ناوماڵی کورد کرد. کاریان لەسەرەوە کرد کە لەسەر بنەمای ئایدۆلۆژیا و حیزبایەتی ئەم میلەتە یەکدەنگ و یەکڕەنگەی پەرتەوازە کرد. ئەمە دروستە. من دقیق هاوڕام لەگەڵ جەناب تا ئەگەر تۆ باز لە یەکڕێزی و یەکدەنگی گەلی کوردستان بکەی ئەو کاتانەی کە خەڵکی کوردستان یەکدەنگ و یەکڕەنگن لە مەسائلە سیاسیەکان لە مەسائلە جڤاکیەکان لە هەر مەسائلێکی تر لایەنێکی تر با بڵێن حکوومەتانی دەرودراوسێ دێنە ناوەوانە وەزعەکە لە کۆمەڵێک مەسائلەوە لێ تێگەدەن. نمونەیەک ئەو کاتێک کە با بڵێن باسمان لە کۆڕە و ڕاپەڕینی مەزنی خەڵکی کوردستان کرد بە یەکدەنگی کرا. ئەگەر ئێمە نمونەیەکی زیندووتر لە بەردەستمانایە 16 ئۆکتۆبەر لەگەڵ لە کەرکووگەیش یەکدەنگ بووینایە حکوومەتی بەغا و دنیاش نەیەتوانی ئەوانیش جارێکی تر کۆمەلگای نێودوڵەتیش ئەهاتەوە سەرخەت و بڕیارێکی هاوشەوەی بڕیاری 6هشت دروست دەبووانێ. ینی بەڕاستی ئێمە هەر کاتێکە یەکدەنگی و یەکڕەنگی لە نێومانە نەبوو بێ ئێمە زەرمان لێ کردووە مێژووەمان پێڵێ خۆ ئێمە شتێک نییە بۆ خۆمان دایتاشین بڵێن هەڵ ئەوە بۆ وەزعەکە بۆ شێوەیە. کاک شیروان باسی فراغی داریت کە حکوومەتی عێراقی هێز داوائری خۆی کێشایەوانەیە دامەزراوە دەوڵەتیەکان دامەزراوەکانی میری خۆی کێشایەوە بۆ خەیاڵی کە هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی خۆ بەڕێوەبردن ببرێ. پێم خۆشە سەرنج جەناب بزانم لەسەرەوەی کە هەرێمی کوردستان لە ماوەی 28 ساڵی ڕابردوو توانیوێتی باش ئیداری خۆی باوە توانیوێتی ئەوەی حکوومەتی عێراقی بە خەیاڵی ئەوەی کە ئیدارا کێشێتەوەوانێ و کورد ناتوانێت خۆی بەڕێوەبەرێ ئیدارا کێشێتەوە و کورد ڕەنگە تووشی ماڵوێرانی و جۆرێک لە فەوزا بێت. خۆی هەدەفی سەرکی حکوومەتی عێراقی هەر ئەوە بوو کە جەنابەت باست کرد ئەو پێی وا بوو خەڵکی کوردستان ناتوانێت ئیداری خۆی بەڕێوەبەرێ بەڵام بەدەربوو لەم تەوقعاتی خۆی خەڵق ئیرادەی هەبوو و کاتە ئیرادەی یەکدەنگی و یەکڕێزی خەڵکی کوردستان وای کرد حکوومەتی هەرێمی کوردستان بێتە وجود وای کرد هەڵبژاردن لە کوردستان دروست ببێت. ئەم هەڵبژاردنە کە دروست بوو حکوومەتی لە هاتە وجود و خەڵقیش ئیداراتی خۆی جارێکی تر لەسەر پێی خۆی وەستایەوانێ خەڵق لەگەڵ حکوومەت و لەگەڵ خەڵق و لەگەڵ ئەحزاب سیاسەکانی خەڵکی کوردستانە یەکدەنگ و یەکڕەنگ مایەوە. لەو کاتەیە کاتێکە حکوومەتی عێراقی ئێوێ ئیدارە سەحبکاتەوە پێی وایە بە خەیاڵی خۆی خەڵقی کوردستان ناتوانێت میرادەیی هەبێ بۆیە کە ئیرادەکەن نوان ئەمان لەسەر پێی خۆ وەستا و خەڵقی کوردستانیش مامۆسایان کە ڕەکیزەیەکی ئەساسی ئەم کۆمەلگایە بوون فەرمانبەران عینەن شێت توانیان ئەو دۆخەت تێک بشکێنن کە حکوومەتی عێراقی مەبەستێتی کە خەڵقی کوردستان بڕوخێ و بۆی ئێمە بۆ خۆمان بچین لێوانە حکوومەت بێنینەوە بڵێن کاکە وەرن ئیدارەمان بدەن ئێمە ناتوانین ئیدارەی خۆمان بدەین. بەڵام سوپاس بۆ خەڵکی کوردستان سوپاس بۆ خۆڕاگری فەرمانبەران و مامۆسایانی و هەموو ئەو خەڵقانەی کە ئەو قۆناغیان تێپەڕان حکوومەت لەسەر پێی خۆی وەستا و حکوومەتێکمان هەبوو هەرچەندە ئێمە ئەم حکوومەتە ئەگەر کۆمەڵێک با بڵێن تێبینیشمان لەسەری هەبوو بێ بەڵام دوجار حکوومەتی خۆمان و
خۆمان لە هەڵبژاردنێکە دەنگمان پێداوە و لە هەڵبژاردنێکیشە ئازادانە نوێنەرانی خۆمان دیاری کردووە. حکوومەتی هەرێمی کوردستان لە مێژووی 28 ساڵی ڕابردوودا بە کۆمەڵی قۆناغا تێپەڕیوە لە دوای با بڵێن 2023 ڕوخانی حکوومەتی عێراقیەوە. لێرەوە قۆناغێکی تر دەست پێەکە، قۆناغی خەباتی داواکردنی مەطالیب و داواکاریەکانی خۆمان. 2023 حکوومەتی عێراقی دەڕوخێ و حکوومەتی هەرێمی کوردستانیش بە قووەتەوە دەچێتەوە ناو بەغا بە هێزی سیاسی خۆیەوە نێتوانێت بە لۆژیک لەگەڵ حکوومەتی عێراقیە بتوانێت فدرالیزم بچەسبێنێ. ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی ڕێکەوتنی 11 ئازار ئەو چەند خاڵی کە لە ڕێکەوتنەکەیە باڵێن داواکاری مەطالیبی خەڵکی کوردستان بوو، هەر ئەوە چەسپێنرا لە 2023. یعنی تۆ وەرە وەرتر سێریکە ڕاستە ئێمە ئەو کات داوای ئۆتۆنۆمیمانە کرد، بەڵام ئەوتە ئۆتۆنۆمیەکە بوو بە فدرالیزم. یعنی ناوەڕۆکی ئەو فدرالیزمی کە ئێمە داوایەکەین مەطالبی ڕابردووە مێژووی خۆمانە، مێژووی پرسەروەریمان هەیە ئێمە لە داواکردنی مەطالبی خۆمان. ئەجا بۆیە لەویا لەو قۆناغی با بڵێن دوای ڕوخانی حکوومەتی عێراقی و هاتنی هێزە هاوپەیمانەکان بۆ عێراق لەویا کورتوانی دەستکەوتێکی باش بەدەست بێنێ فدرالیزمی بچەسپێنێ لەگەڵ حکوومەتی عێراقیشە. دوای ئەمە کۆمەڵێک تۆ بتەوێ ئێمە لە وڵاتێکان پڕیەتی لە سەراعات و ململانێ و بەریەکەوتنی سیاسی. لەم بەریەکەوتن سیاسیانە کۆمەڵێک گۆڕانکاریە تریش هاتن، حکوومەتی مالیکی دوای عەبادی دوای ئەوە وەحاڵ دۆخێک دروست بوو ئەوە بۆ شەڕی داعش هات بەسەرا و شەڕی داعشیش توانی حکوومەتی هەرێمی کوردستان لێرەیە قۆناغێکی تر لە حکومڕانی تێپەڕێنێ. یعنی ڕاستیە حکوومەتی هەرێمی کوردستان توانی ڕوبەڕووی خەڵکی کوردستانیش توانی ڕوبەڕووی هێزێکی تاریکپەرستی وەکو داعش ببێتەوە. ئەم هێزێکە هێزێکە کە هێزێکی بربەریەتە کە لەگەڵ واقعی ئێمەدا ناگونجێ. ئەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کاتێکە ناوەند معاشاتی خەڵکی کوردستانی بڕی و بودجە و قوتی خەڵکی کوردستانی بڕی، لەوێەوە حکوومەتی هەرێمی کوردستان توانی هەم باڵانسەکە ڕاگرێت، هەم شەڕ بکات و هەمیش دۆخی سیاسی هەرێمی کوردستان جێگیر بکە. ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی ئەم 3-4 ساڵی ڕابردوومان، هەر ئەوەندە نیە لە بەرچاومانە هەمووشمان دەزانین حکوومەتی هەرێمی کوردستان توانی لەسەر پێی خۆی بوەستێت. هەرچەندە تۆ گەر بگەڕێتەوە بۆ تەشکیلەی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان، کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو حیزبانەی کە بەشدار بوون لەگەڵمانە هەمیان وەردە ڕۆشتن. یعنی ئەگەر من بۆ مێژوویە لە ڕەئی شخصی خۆمە بەدەر لە هەر شتێکی تر من پێم وایە یەکێکیش بە جۆرێک لە جۆرەکان ڕۆشت ئەوەی کەمایەوە تەنها قوبا تاالبانی بوو لەگەڵ کاک نەچیروان مایەوانێ. بۆیە کاک نەچیروان توانی لەسەر پێی خۆی و بە عەقڵێکی سیاسی خۆی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر پێی خۆی ڕابگرێ و ئەوە بێ کە دۆخی سیاسی هەرێمی کوردستان تێپەڕێنێ. کاک شیروان هەر پەیوەست بۆ دۆخە سیاسی کە لە کوردستان و گوزەرێ لە پێش ڕاپەڕین لە ڕاپەڕین دوای ڕاپەڕین هەرەوەی کە جەنابەت باست کرد دۆخەکە دۆخێک تێڵکێشە. ئێمە گەر تەماشای ڕاپەڕین بکەین و دوایەوە تەماشای کۆڕەو بکەین و بە دوایە هاتنی ئەزمموی حکومڕانی کوردی پێم خۆشە بەتایبەتی لەسەر چرکە سات کە ئەمڕۆ یا ساڵیادی کۆڕەوی مەزنی خەڵکی کوردستانە ئەو کۆڕەوەی کە میلەتی کوردی بردە قۆناغێکی ترەوە. یعنی گە تەماشا بکەین لەسەر ئاستە هەرێمی و نێودەوڵەتیەکەش، یعنی کورد لە دوای ڕاپەڕینەوە و بە دیاریکراوی لە دوای کۆڕەوەەوە لە دوای ئەم ناڕەزایەتیە دەستە جەمعی کە لەلایەن خەڵکی کوردستان و پیشاندرا و درا بە گوێی دەوڵەتانی دنیاە، درا بە گوێی مەحفەلی نێودەوڵەتیە، درا بە گوێی کەناڵە گەورەکانی ڕاگەاندنی ئەو زەمنەیە. یعنی ئیتر دنیا هاتە سەرخەت لەسەرەوەی کە کورد قەزیەیەکی هەیە، دۆزیەکی هەیە، میلەتێکی قڕەکرێ و بەو دۆخەی کە هەیەی لە ناو دەوڵەتی عێراقا ڕازی نییە. پێم خۆش لەسەرەوە بوەسین کە کۆڕە و سەرەتای ئەوەی کە بەڕێزت باست کرد کۆڕەوە ئاکات نەتەوەی گرتوەکان ئەنجومنی ئاسایش کۆبنەوە لەسەر قەزیی کوردی بڕیاری تایبەت دەرکەن هەرو بڕیاری کە جەنابەت ئاماژت پێکرد 688. یعنی پێم خۆش لەسەرەوە قسەیەکە جاکاکە سەربەست ببوورە ئەم بڕیارە وەکو باسم کرد بڕیارێکی مرۆیی بوو، بەڵام تەداعاتی سیاسی قانونی خۆی هەبوو. ڕێکاری خۆش کرد بۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستان وەکو ئاماژەمان پێدا و باسمان کرد. ئەم بڕیارە بۆ یەکەمی جار لەسەر عێراق جێبەجێکرا، مافی دەدەخولکردنی مرۆییدا بە کۆمەلگای نێودەوڵەتی، مافی دەدەخولکردنیدا بە کۆمەلگای نێودەوڵەتی و بۆ مافی مرۆڤ ئەمەش وای کرد کە ئەمەش کە وای کرد چەمکی سەروەری و بەهای سەروەریەکان کەم ببێتەوە. یعنی هیچ کاتێک لەما ئەو کۆڕەوە کە وەکو باسم کرد وتمە وەکو چۆن ڕیفراندۆمێک بوو خەڵکی کوردستان ئەنجامێکی باشی هەبوو. ئەم ئەنجامەکە وەکو باسم کرد سەروەری ئەو وڵاتانەی خستە ژێر پرسیارەوانێک کە ئەبێ کوردیش میلەتێکن بژین
ناکرێ بچەوسێنرێنەوە ناکرێ زەخت و فشاریان بخرێتە سەر ناکرێ خەڵک بە ملیۆنی کۆڕە بکە و دژی بڕیاراتی تۆ بوەسێتەوە تۆش هەر سەرکوتی بکەی بۆیە ئەو بڕاری 1970 بڕیارێکی مێژوویی چارە نووساز بوو بۆ خەڵکی کوردستان بۆیە خەڵکی کوردستان هەتا ئێسەشی لەگەڵا بێ سوپاسگوزارە بۆ فەڕەنسا بۆ دەوڵەتی فەڕەنسا لە ڕاستیە ناکرێ ئەمە لێرەوە کاتێککە باس لە کۆڕەوی مەزنەکەین باس لە ڕۆڵی گرنگی خەڵکی فەڕەنسا نەکەین و بە تایبەتی حکوومەتی ئەو کاتی فەڕەنساوی ئێسەشی لەگەڵا بێگەربێن وەرتر سەیریکەین لەم دۆخە سیاسی شەڕی داعش و کۆمەڵێک گۆڕانکاری سیاسی کە لە ناوچەکەدا دروست بوو فەڕەنسا جارێکی دیش 2 تا 3 جار سەر کۆمارەکەی هاتوۆتە هەرێمی کوردستان و لەگەڵمانە ماوەتەوانێت جا بۆیە ئەمە هەر هەمووی تەداعیاتی سیاسی خۆیەتی وەریگرتووە ئەم تەداعیاتی سیاسی بۆ ئێمە کوردستان ئەمڕۆ بۆ ئێمە خەڵکی کوردستان ئەمڕۆ شتێکی باشە دەستکەوتێکی مێژوویە دەستکەوتێکە کە خەڵکی کوردستان ناکرێ نادیدەی بگرێ یعنی ڕاپەڕین لە قۆناغێک بوو کۆڕەوی مەزنیت خۆی تاواکاری ڕاپەڕین بوو ینی بۆیە کاریگەری باشی هەبوو لەسەر دۆخە سیاسیەکان بەڵێ کاگ شیروان پێم خۆشە قسەی لەسەرۆش بکەین کە ینی دوای ئەوەی کە ئێمە ڕاپەڕی نەکەین و خەڵکی کوردستان کۆڕە و ئەنجامەیە دوای کۆڕە و گەڕانەوە و کشانەوەی ئیدارەی عێراقی و دروستبوونی ئەو هەڵبژاردنشتانە ینی ئەگەر ئێمە سیر بکەین ئێستا ئێمە 28 ساڵ ئەزموونی حکومڕانیمان هەیە پێم خۆشە قسەی لەسەر ئەزموونی حکومڕانی کوردیش بکەین خوێندنەوەی کاک شیروان چییە بۆ ئەوەی کە 28 ساڵ ئەزموونی حکومڕانی کوردی وەکو دەستکەوتێک لە دەستکەوتەکانی ڕاپەڕین وەکو دەستکەوتێک یاکو وەکو دەرەنجامێک لە دەرەنجامەکانی کۆڕە خۆی لە ڕاستیە 28 ساڵ لە حکومڕانی لە حکومڕانیەکە ناکرێتەوە هەر هەموو وەکو یەک سێریکە چەند قۆناغێک وەکو عەرزم کردی هەر قۆناغێک جیاکاری خۆیەکە بۆ کرێ لە ڕاپەڕینا ئێمە توانیمان وەڵامی حکوومەتی بەعس بدەینەوە حکوومەتی عراقی بدەینەوە کە ئێمە دەتوانین لەسەر پێی خۆمان بۆستین و وەزعی سیاسی خەڵکی کوردستان بە ئاراستەیەکە ببین کە لەسەر پێی خۆمان بۆستین و حکوومەت و پەرلەمانی خۆمان تەشکیلکەین ئەمە وەڵامێکی گرنگ بوو کە خەڵکی کوردستان دایەوە لە دوای ئەوەش وەکو عەرزم کردی دەرەنجامەکە هەرچی بێ دەرەنجامێکی ئیجابی بوو ناکرێ ئێمە سەیری وەزعی سیاسی هەرێمی کوردستان بکەین بە یەک چاو لە کۆی مەحفەلە سیاسیەکە سەیریکەین دەکرێت لە کۆمەڵە شوێنە با بڵێن تایبەتمەندی خۆی هەبوو بێ و وەزعێک دروست بوو بێکە ئیتر بەداخەوە کە نەدەبوو وابێ بوو ئەوەش بەشێکە لەو 28 ساڵی حکومڕانی خەڵکی کوردستان لە دوای پرۆسی ئازادی بڵێ لە پاڵ دەستکەوتە گەورەکانە خەوشیش کەم ڕیشە بڵێ کەم و کوڕیشە بوو ینی خۆ تۆ ناکرێت ئەو ڕۆڵە نادیدە بگری لە مێژووی بزوتن ڕزگاری خەڵکی کوردستانیشان پارتی توانیوێتی ڕۆڵ و کاریگەری خۆی لەسەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان هەبێ لە دەرەنجامی ئەم کاریگەری کە لەسەر ساحەی هەرێمی کوردستان هەیە بۆ لەم 28 ساڵەشە پارتی دەوری کاریگەری هەیە بۆ یەکخستەوەی ناوماڵی کورد بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان پەرت نەبێ بۆی خەڵکی کوردستان بتوانێت دۆخێکی سیاسی ئارام جێگیر لەسەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان دەستەبەر بکە من بۆکو باسم کرد جەنابی سەرۆک لە 63 ڕۆژ ماوەتەوە لە بەغا لەسەر مەسەلەی نووسینەوەی دەستور ئێمەش دەستکەوتێکە کە دەرەنجامی ڕاپەڕین و کۆڕەوی مەزنی ملیۆنی خەڵکی کوردستان بووە ئەو دەستورەی کە نووسیمانەوانە لە 1970 عێراقیەکان دەنگیان پێداوە خۆشمان دەنگمان پێداوە یعنی توانیمانە لە مەجای با بڵێن سیاسی و ئیداری و خۆبەڕێوەبردننی خۆشمانە توانیویشمانە قانونی هاوڵاتیبوونی خۆمان لە عێراقا بچەسبێنین ئەوە بوو ئێستا لە حکوومەتی عێراقیە بە پێی دەستور هەرچەند ئێمە کۆمەڵە نزاعاتی سیاسیمان هەیە لەگەڵ یا مادەی 140 و کۆمەڵێک مەسلەی پێشمەرگە و نەوت و غاز و کۆمەڵەشدا ئەلەم بابەتانە هەمانە لەگەڵ حکوومەتی عێراقیە بەڵام کاتێک ئەو کە باڵێن دەستورەکە چەسپیوە بە پێی دەستور ئەوە حەقێکە لە لای عێراقیەکان دەبێت ئەو حەقە بدەنەوە بە خەڵکی کوردستان ئەمە دەستکەوتگەلێکی زۆرە لە ئیدارەی خۆشمانە ئێمە تا ئێستا 8 کابینە حکومڕانی خەڵکی کوردستان دروست کراوە ینی 8 کابینە حکوومەت دروست کراوە ئەم 8 کابینەیە وەڵا بەتەکید لایەنی ئیجابیاتیشی تایە و سلبیاتیشی تێدایە بەڵام خۆ تۆ ناکرێت لە حکومڕانیە هەرمل بدەی بڵێ تر من ئەم دۆخە هەرە بێ بەو شێوەیە بڕاومانە بێ ئەوڵی چاکترکردن بدرێ بۆیە پارتی لە دوایین هەڵمەتی هەڵبژاردنەکانیە بۆ تەشکیلکردنەوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری ئەوەی لە بانگەشەکانی خۆیان حکوومەتێکی بەهێز ئەم حکوومەتە بەهێزە بۆی هەموو ئەو بێهێزیانی کە لە ڕابردوو هەمان بووە بۆی هەموو ئەو خۆشی کە لە ڕابردوو هەمان بووە وەلای بنین و حکوومەتێکی کارای بەهێز کە تەشکیل بێت لە کۆی
کایە سیاسی لە کۆی حزب سیاسەکان و لە کۆی لایەنە سیاسەکانی خەڵکی کوردستان ئەم تشکیلەیە دەبێت حزب سیاسەکانی تری هەرێمی کوردستان بێن لەگەڵمانە بەشدار بن بۆی کە بتوانین بڕیاراتێکی سیاسی بدەین و بۆی بتوانین خەڵکی کوردستان لە نەهامەتی و لەو دۆخە سیاسی کە لە ڕابردوو هەبوو تێیپەڕێنین یخۆ ناشکرێ هەر چاوەڕێکەین و وەزع سیاسەکە بڵێن بدەین و دەست قەزا و قەدەر و بڕوا نەخێر دەبێت هەنگاوی بۆ بنرێ حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتوو لە کابینێ نوێیە حکوومەتێکی کارا ئەبێ حکوومەتێک بێ کە بنەماکانی دموکراسی و مافی مرۆڤ و هەموو ئەو داخوازی و مەطالبانی کە خەڵق هەیەی لەسەری دەبێت جێبەجێ کا و دەستەبەری بکە یعنی قوت و معاشاتی خەڵکی کوردستان کە لە ڕابردوو حکوومەتی عراقی بڕیوەتی دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان دەستەبەری ئەوانە بکە جارێکی تر جاکاک شیروان ئەم قسەی جەناب منی ڕاکێشە بووی کە بەرەکوتای بەرنامەکە ڕۆین یعنی دەرەنجام لە دوای 28 ساڵ حکومڕانی کوردی خەنۆی تۆ چییە بۆی کە ئێمە بۆ نمونە 4 خولی پەرلەمانیمان تێپەڕانەوەی سەر لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانین کە دەست بەکار بووە لە بەردەم پێشێنانی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانین لە بەردەم چالاکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێمی کوردستانین ینی خوێندنەوەی ئەوە چییە بۆی کە بۆ ئەم دۆخە سیاسی تازەی کە بە سروشتی خۆ من ڕژبێن نیم بەرامبەر دۆخی سیاسی هەرێمی کوردستان هەرچەند ئێستا لە گفتوگویەکی چڕوپڕین لەگەڵ برادرانی یەکێتی و هێز و لایەنە سیاسەکان بۆ بەشداریکردنیان لە حکوومەت بەڵام کاتێکی زۆرمان بەفیڕۆداوە با بڵێن لە گفتوگۆدا ناکرێ ئەم کاتە هەر بەو شێوەیە بڕاو هەوڵیش نەدێن جارێکی تر چۆنڵی تەفعیلی کارە سیاسەکانی خۆمان نەکرد لە ئێستادا با بڵێن پەرلەمانی کوردستان لەسەر پێی خۆی وەستا و ئیشی خۆیەکە و دەکەوێت کەوتۆتە ئەوەی کە یاسا و قەراراتی خۆی جێبەجێ بکە حکوومەتی با بڵێن پەرلەمانی کوردستان لە تفعیلکردنەوەی یاسای با بڵێن سەرۆکایەتی هەرێمی کوردستان و دەیەوێت ئەمە تفعیل کاتەوانە سەرۆکی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان هەڵبژێرێ ئەم جارە بۆ یەک جار و جاری داهاتوش لەو پرۆژەی کە بۆ دەستور حساب دەنووسرێتەوانێ لەوێشە چۆن هەڵبژێرێ لە پەرلەمان هەڵبژێرێ یا لە ناو خەڵکەوە هەڵبژێرێ جا ئەمە من بە سروشتی خۆمەکو عەرزم کردی من بۆ خۆم گەشتبینم بەرامبەر بەم دۆخە سیاسی هەرێمی کوردستان هەیە هەرچەند با بڵێن ڕەنگە برادرانی یەکێتی کە بەشدار نەبوون لە هەڵبژاردنەکە لە تشکیلکردنەوە لە گفتوگۆکانەوە نایانەوێ بێنەوە ناو پەرلەمانی کوردستان هەتا ئەوەی بۆ بۆچوونی من هەتا ئەوەیە کە دۆخی یاسای سەرۆکاتی تێدەپەڕێ بۆی کە ئەوانیش مەغزای سیاسی خۆیانەوێ وەزعی سیاسی باقالەکە برن کە لە مەساحەت و بەرژەوەندی خۆیان بشکێتەوە کاک شوان باسی وت کرد کە کاتێکی زۆر تێپەڕیوە کە لەگەڵ خواستی پارتیان ناگونجێ پارتی پێی خۆش بووە کە لە کاتێک لە دەمێکی زووترا حکوومەت و کابینەکە تەشکیل کرێ بەڵام بەشێ لە چاودێرانی سیاسی بەشێ لە ڕۆژنامە نووسان بەشێ لە میدیا ئاراستەکراوەکان پارتی تاوانبارەکەن بۆی کە هۆکارە لە دواکەوتنی پێچەرانی حکوومەتە خۆی کاک سربەست پارتی هەنگاوی زۆر ناوە هەرمێژووی بە با بڵێن کۆبوونەوەکانی لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەومان نیشان لەدا کە پارتی نیەتی زوو تشکیلکردنی حکوومەتی هەبوو ئەو بۆ خۆی هەڵگەری بانگەشەیەکە لە هەڵبژاردن کاڵەیە حکوومەتێکی بەهێزمانەوێت یەکەواتە حکوومەتێکی بەهێزی بوێ دەبێ ئەم حکوومەتە هەوڵ بدرێت چی زووترە تشکیل بکرێت بۆی کە خەمی خەڵق لێرەوە دەستەبەر بکرێت نەخێر پارتی لەم کایە سیاسیە هەوڵی زوو تشکیلکردنەوەی حکوومەتەدا هەوڵی ئەوە ئەدا کە حکوومەتێکی بەهێز تشکیل بکە لە پێناوی بەرژەوەندە باڵەکانی خەڵکی کوردستاندا و هیچ کاتێکیش مساوامەی لەسەرەوە نەکردو ینی پارتیشی بەوە نییە مماطەلە بە حکوومەتکە بۆ پارتی بخۆی هێزێکی سیاسیە و سەوتی یەکەمی خەڵکی کوردستانی هێناوە ئەتوانێت حکوومەت ئێستا لەم خۆناقەشە تشکیلکە بە تەنیاش تشکیلەکە جا بۆیە لەو حاڵەتە پارتی پێویستی بووە نییە با بڵێن چۆنڵی مماطەلە بە تشکیلکردنی حکوومەت بکە بەڵێ کاک شیروان تقریبا 6 مانگ وەسترا هەڵبژاردنە تێپەڕیوە پەرلەمان لە 18 شوبات یەکەمین کۆبوونەوەی خۆی گریا و سەرۆکی پەرلەمانی هەڵبژارد و لیژان تشکیل کراوە لەناو پەرلەمانە دوێنێ بینیمان یەکەمین خوێندنەوە بۆ چالاکردنەوەی پۆست سەرۆکی هەرێم کرا خوێندنەوەی تۆ چییە بۆی کە لەم قۆناغە بەدواوە لە باوەرم لە مانگەکانی داهاتوو بەدواوە ئەو دروشمانەی کە لە 30 ئەیلول بەرز کرانەوە بۆ باشترکردنی ژیانی خەڵک بژێوی خەڵک باشترکردنی دۆخی ئابووری باشکردنی دۆخی کۆمەڵایەتی و ئەمنی خەڵک خوێندنەوە چیە بۆی کە لە دەمێکی نزیکە بتوانرێ دۆخی هەرێمی کوردستان زۆر ئاسایی بکرێتەوە بگرن نەکە ئاسایی بکرێتەوە باشتریش بکرێت لە جارە لە مجمەلی چاوپێککەوتنەکەی جەنابتا یەک شت باسی یەکڕزیت کرد ئێمە گەر بتوانین یەکڕزی خەڵکی کوردستان دەستەبەر بکەین و هێز و لایەنە سیاسیەکان بێنە پێشەوە دەتوانین هەموو ئەو قۆناغانێکە لە هاتوونەتە پێش و ئەو بەربەستانێکە لە بەردەستمانانە تێپەڕێنین
حکوومەتی یاریێمی کوردستان لە داهاتوودا دەبێت بە یەکدەنگی و بە یەکڕێزی بچێتە ناو کایە سیاسیەکەوانێ و هەوڵ بدا خەمی خەڵق جێبەجێ بکایە هەوڵ بدا لەگەڵ خەمی خەڵقا بێ ئەمە کارێکی مەطالبێکی جەماوەریە دەبێت ئەم مەطالبە جەماوەریە جێبەجێ بکرێت مەسەلەی پەرلەمانیش یاسایەکە یاسای سەرۆکایەتی هەرێمە ناکرێت ئەم یاسای سەرۆکایەتی هەرێمە هەروە بمێنێتەوانێ و چاوەڕێی ئەمڕۆ ئەم کۆبوونەوە بسپێرین بۆ کۆبوونەوە بەشداری نەکەین لە ڕاستیا ئێمە پێمان خۆش نەبوو بەم شێوەی لێبێت وەکو پارتی دیموکراتی کوردستان هەموو کاتێک ئێڵێتەوە و ناشی شارێتەوانێ پێی خۆشەیەکێتی پێش هەموو کەسێکی تر بێت لە گفتوگۆکانە بەشدار بێچێتی هێزێکی کاریگەر ئەوەیە کە لەسەر ساحەی سیاسی کوردستان جا ئەم هێزە پێویستە بەوەی کە بەشدار بێت لە حکوومەتی یاریێمی کوردستانە جا ئەم بەشداریەشی ناکرێت هەر خواستەکانی خۆی و پێداگیری خۆی و لە ڕاستیشە با بڵێن ئەو تەشکیلەیە کە پێویستی بەیەکێتیە دەبێت ئەوانش باشتر بێنە پێشەوانێ بۆ ئەوەی حکوومەتێک تەشکیلکەین کە هەمی خەڵک بێت. دەستان خۆش کاکشتوان خۆشحاڵ بووین کە لە بەرنامەی ڕاڤە بەشدار بوویت سواز بۆ ئامادەبوونی بەڕێستان زۆر سپاس بۆ جەناب شیروان عەبدوڵڵا بەرپرسی لیژنەی ناوچەی پیرەمەگرۆن خۆشحاڵ بووین و بەخێر بێت. سپاس دەکەم. عزیزان تا بەرنامەیەکتری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین و خواتان لەگەڵ بێت.